چۆن ئەم کوفرە لەسەر کابرا ئەسەلمێ شریعەتی ئیسلام بایەخی بەوە داوە نەبێ بە میزاجی خەڵک یەکێک ڕقی لە یەکێکی تر بێ بیخاتە پاڵ کوفر، یەکێک تەنفیسی خۆیەتی لە مەحرومبوونی خۆیەوە تەکفیری لێکردوین بە جنێو لە دەمی خۆشە بە نەزەری خۆی ئەم بەم بڵێ کافرە و بەو بڵێ کافر بووە. ئەوانە طبعا هیچی ناچێتە دایرەی شەرعیەوە، چونکە ئیسلام بەلایەوە مهمە کە لە ڕووی ئیقرار و یان شاهیدی شایەت حاڵەکانەوە ئەمە بەم ڕێگایە بسەلمێ. ئەمە دائیمە لە کتێبە فقهیەکانە لە باسی الدعاوى والبينات والإقرار والشهود والقضاء لو باب فقهيانه ألوانه أدوزرته إنسانتوانه بيسلمينه. أنجا أو أقدار بين شايتي يكس كافينية شايتي إيو أزانن هندي برا احتمال باش بزانن كشايتي لإسلاما جوازة شايتي لموضوع يكسي إيوه بونمون يكس هلالي بيني هاتوتي خەڵکینە من هلالم بینی وەسبەینە ڕەمەزانە مسلمانێک و باوەڕمان پێ کردووە بە ڕۆژوە بین مادام مسلمانە و شایەتەکەیمان پێ قبوڵە. بەڵام ئەگەر هاتوو یەکێک ئافرەتێکی مارە ئەکرد یان قەرزیەدا بە یەکێکی تر پێویستی بە دوو شاهید هەیە، دوو پیاو. ئەگەر دوو پیاو دەست نەکەوتن پیاوێک و دووژن. بەڵام ئەگەر هاتوو تاوانی زینا بوو تۆمەتی زینا لەسەر ئافرەتەیە لەسەر پیاوێک ئەویسترا کە بسەلمێنرێ پێویستی بە 4 شاهید هەیە، یانە بێ 4 شاهیدەکە بێن ئەوە بسەلمێنن یان جەلدە ئەخۆن لە بەرەوەیەکی چەند تۆمەتبار کردووە بە تۆمەتی قەزف واتە تاوانی زینا یان لیواتە لەسەر ڕای هەندێک عولەمای تر کە خستویانەتە پاڵ کەسێکی تر. ئەبێ لەوەش ئاگادار بین کە شایەتی یەک کەس کە بڵێ ئەو کابرایە کافر بووە کوفری کردووە کافی نییە، بەڵکو پێویستە لە دادگایە بە شێوەیەکی شەرعی ڕاست ئەوە بسەلمێنرێ بۆ ئەوەی بزانین. چونکە ئەگەر هاتوو کابرایەک زینایەکی کرد دوای بە ڕێگایەکی شەرعی صحیح سەلمێنرا کە زینای نەکردووە حکمە شەرعەکە ئیلغا بێتەوە و کاتە شمولی ناکە. ئەبێ لەوەش ئاگادار بین چونکە ئەو کاتە خوای پەروەردگار یا لێی خۆشە بێ یعنی لە ظاهیرە لەوانەیە کابرا زیناکەی کردبێ یا ئافرەتەکە زیناکەی بە حەقیقەت کردووە بەڵام بە ڕێگای شەرعی بۆمان نەسەلمێنراوە کە مادام نەسەلمێنرا لە ڕووی ئەحکامی دنیاوە عقوبەکە کەوت، بەڵام لە حەقیقەتە ئەو خۆی زانێ بینی خۆی خوای پەروەردگار زینای کردو تۆبەی لێکە پەشیمانە بێتەوە لێ مادام شاهیدەکان نەبوون. وەکو لە زمانی عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ 3 کەس هاتن شاهیدیاندا لەسەر ئافرەتێکە زینای کردووە لەگەڵ فڵانی کوڕی فڵان. عومەری کوڕی خەتاب فەرمووی یا جەلدە لە هەر سێکتانە دەم یا شاهیدی چوارەمیش دێ. شاهیدی چوارەم کە هات مغیرەی کوڕی شوعبە بوو نەیتوانی حکمەکە بدات چونکە ئەو بە حەقیقی ئیشەکەی نەبینی بوون بەڵام وەسفی حاڵەتەکەی کرد. تیوام هەست پێ کرد ئافرەتی قاچی بەرز بۆتەوە هانکە هانکی پیاوێکیش دێ من ئەوەندە ماگالێ ئەمانە هەرچەنە دلیل بن لەسەر حاڵەتێکی زیناکردنەکە بەڵام نابن بە دلیل لەسەر فعلی زیناکە. لەبەرەوە چونکە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسلام لە باسی زیناکەیە فەرمێ ئەگەر شوێنی خەتەنەی هەردووچیان بەر یەکتری کەوت ئەنجا ئەو کاتە ئەبێ بە حسابی زینای لەگەڵەکرێ. لەبەرەوە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ قسەکەی مغیرەی کوڕی شوعبەی وەرگرت. مغیرە نەبوو بە شاهید 3 کەسەکەی تر جەلدەی لێدان لەبەر ئەوەی تۆمەتی زینایان خستۆتە پاڵ ئەو ژن و پیاوە. بۆیە ضروریە ئەو وەزعی حکمی تەکفیرەش کە ئەوترێ بەسەر کەسێکە مادام معەیەنە مادام دیاری کراوە پێویستە بە ڕێگایەکی شەرعی لەسەری بسەلمێنرێ. ئەوەش زۆر ضروریە ئاگادار بین. ئەنجا هەندێک کەس لەوەیە جاری وا هەیە بە هەڵەدا ئەچێ لە تێکەڵکردنی شایەتیدانەکان یان لە تێکەڵکردنی ئەحکامەکان. بۆ نمونە ئەگەر هاتوو شایەتی درا لەسەر ئافرەتێکی هاوسەردار یان پیاوێکی هاوسەردار کە زینای کردووە و کوژرا ڕەجم کران هەردووچیان ئەم حکمە غەیری حکمی قەتڵی مرتەدە چونکە ئەوەیان وەکو مەعسیەتە فیسقە
عقوبەکەی وەرگرتووە بەڵام ئەمان حکمێکە لەسەر ڕێددا ئەحکامی تری لەسەر دووبارە بێتویان لەسەر ئەسەل مێنرێ لەوە ئەبێ دیسان ئاگداری ئەو نقطێش بین هەڵبەتە ئەوە بابی خۆی هەیە و میسالی خۆی هەیە و تەفسیلاتێکی تری هەیە نامێ ئێستا باسی ئەوە بکەم ڕێگایەکی شەرعی تر